کۆبوونەوەی ناڕەزایەتی بەشێک لە وڵاتانی خوڕماڵە لە دژی بردننی پەیکەری کوڵەباڵەکەی خوڕماڵ کە بەرەبەیانی ئەمڕۆ لەلایەن ژمارەیەک چەکداری نەناسراوەوە لە کارگەی غازی هەورامانەوە بەرەو شوێنێکی نادیار براوە. دەڵێن پێویستە ئیدارەی خوڕماڵ تۆمەتبارەکان بدۆزێتەوە. ئێمە وەکو هەورامیەکان ینی هەمیشە پەیاممان ئاشتی بووە لێرە ئەگەچی هەورامی زۆری نەیە، بەڵام ئێمە پەیامی ئەوەمان یاوە لێرەش بۆ ئەوەی کە بە هیچ شێوەیەک پشێوی خوڕماڵ تێک نەچێت. پەیکەری کوڵەباڵەکە بەداخەوە دزراوە لەلایەن چەند کەسێکی ناحەزەوە، دەستێکی ئاژاوەکەی ڕەوەکەمە بە دەستێکی ئەبینین بۆ تێکدانی ئاشتی و کۆمەڵایەتی لە ناو شاری خوڕماڵدا کە من دووپاتی یەکەمەوە لە ناو خوڕماڵ هیچ گرفتێک نییە و هیچ ڕێگریەکی لەو شێوە نییە. بەداخەوە لە مێژووی کووردا ڕۆڵی عەشیرەتگەری ڕۆڵ ناوچەگەریەتی باو بووە، بۆیە بە ئامانجەکانی خۆی نەگەیشتووە. ئەم کوڵەباڵەکە لە خوڕماڵ دائەنرێ ڕەمزی نەتەوەیەکی دێرینە، کۆنترین قەومە لە قەومی ئاری نەژادەکان. بەڕێوەبەرەتی پۆلیسی هەڵەبجە لە زاری وتەبێژەکەیەوە ڕاگەنراوێکیان لەسەر ڕووداوەکە بڵاو کردەوە و ئاماژیان بەوە کردووە دوو کەس کە ئۆتۆمبیلێکی جۆری توێتایان پێبووە بەرەبەیانی ئەمڕۆ پەیکەرەکەیان بەرەو شوێنێکی نادیار بردووە و دۆسەی لێکۆڵینەوەیان بۆ کراوەتەوە. چالاکوانان و سەرپەرشتیارانی گردبوونەوەکە ئاماژیان بەوە کرد تاوەکو ئێستا هێزە ئەمنیەکان شوێنی پەیکەرەکەیان نەدۆزیوەتەوە. دەژڵێن دوای بە دواداچوونەکانی دەنگی ئەمریکا کارکردن لە پرۆژەکە دەستی پێکردبوویەوە، بەڵام ئێستا کوڵەباڵەکەیان بردووە. لە دوای راپۆرتەکەی دەنگی ئەمریکاوە بە دڵنیاییەوە راپۆرتەکە دەستی پێ بڵێن کوڵەباڵەکە دەستی پێ کردێتەوە و کارکردن لە کوڵەباڵەکان نەوەستاوە. ئێستش تا ئێستش بەردەوامە و ئەوە تا ئێمڕۆ بڵێن کاری تریان تێدا کردووە، کارەکان نەوەستاوە، بەڵام ئەم جارە هاتن کوڵەباڵەکەیان برد. بردننی کوڵەباڵەکە لە کاتێکدایە کە ڕەزامەندی کارکردنەوە لە پرۆژەکەدا بە سەرپەرشتیاری پرۆژەکە درابوو. هاوڵاتیانی خوڕماڵ تووڕەن و دەڵێن ئەم ڕووداوە بۆ ناکۆکی خەڵکی دەگەڕێتەوە و حیزب و حکوومەت و خێڵ بەرپرسیارن لە چارەنووسی پەیکەرەکە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، خوڕماڵ.